وازە خێراکە خاوە مەکە لە نیۆڕۆ خەریکی و عەرزەیت. چیەوە چیتە بۆ دانیشتووی؟ قەسەی شەکانەکە دەی. کە لە گوێسگیانە تەواوی بچۆ و قاب و قاچاخر بشۆ. وابزانم نیو سەعاتە لەویا کەوتووە هەر دەست لێ نایەوە. پارە تێمە خۆ بە خۆڕایی نایکەی دەی. ئەمە بازرگانیکردنە بە مرۆڤەوە. هەستت چییە بێت ئەگەر ئەم کەسە کچت یان خوشکت یان دایکە بێ؟ بە ئەرکی سەرشانی هەمووانە کە ئەم دیاردەیە بنەبڕ بکرێت. مامەڵەی نەشیاوی جەستەیی، سێکسی دەرونی یان سۆزداری. سنووردارکردنی دەستگەیشتن بە خۆراک و ئاو و جلوبەرگ وە شوێنی حەوانەوەی گونجاو. دابینەکردنی چاودێری پزیشکی. ڕێگری لە پەیوەندیکردن بە ئەندامانی خێزان یان هاوڕێ. پێنەدانی موچەی تەواو یان پێدانی بەشێکی موچە. کاژمێری کارکردنی زیاتر بە بەراورد بەو کاتەی کە لە گرێبەستەکەدا هاتووە بێ ئەوەی قەرەبووی کرێکارەکە بکرێتەوە. ڕێگریکردن لە گەڕانەوەی کرێکارەکان بۆ وڵاتی خۆیان. تەواو نەکردنی بەڵگەنامە یاساییەکان و وەرنەگرتنی مۆڵەتی نیشتەجێبوون بۆ کرێکارەکان بە گەیشتنیان بۆ خاکی هەرێمی کوردستان کە ڕەنگە ڕوبەڕووی مەترسی بازرگانیکردن بە مرۆڤەوە ببنەوە.